وانەیەکی تر دەست پێ دەکەین ئەم وانەیان لەبارەی لە ڕێگەی ئەو گفتوگۆیی کە دەخوێنمەوە باس لە وتاربێژی و گفتوگۆ دەکەم. وتاربێژی چییە؟ گفتوگۆ چییە؟ ئێستا پەرەگرافەکە دەخوێنمەوە و دوای ئەوەی تر لەبارەی ئەو دوانەوە کە ئەم دوانە ڕەفتن یەکیان پرسیارەکە وەڵامی پرسیاری چۆن دەداتەوە، یەکێکیان وەڵامی پرسیاری چی دەداتەوە. سکرات دەڵێ گۆرگاس پۆلس لە وتاربێژیدا زۆر باشە، بەڵام ئەو پەیمانەی دای بە خێرەفۆن نێبەردەسەر. لەوانەکەی پێشوو باسی ئەومان کرد کە پۆلس هات لەبارەی هونەرەکەی گۆرگیاسەوە کۆمەڵە وەسفی ئەم هونەرەی کرد و باسی کرد و بەراوردی کرد لەگەڵ هونەرەکانی ترا و خستێ بەرامبەرەوانی تر و دواتر لە دەرەنجامیان بەرامبەرکردنەوەیە بەرامبەربوونەوەیە وتی ئەمەیان لە هەمویان باشترەوە گۆرگاسیش بە بەراورد بە کەسەکانی تر باشترینی کەسەکانی. ئەڵێ سکرات دەڵێ گۆرگاس پۆلس لە وتاربێژیدا زۆر باشە، یانی ئەوەی کە وتی وتار بوو لە ڕاستیە، ئەمە جوابی پرسیارەکەی ئەمە ناداتەوە، بەڵام ئەو پەیمانەی دای بە خێرەفۆن نێبەردەسەر. یانی تەمان لێرە ئەوەش بە غێر مباشر دەوترێ کە ئێوە تەنها دەتوانن وەڵامی ئەو پرسیارانە بدەنەوە کە دەکەونە ناو چۆنەوە و ئەوانەی کە دێن بۆ لای ئێوە پرسیار دەکەن دایما خەیاڵیان لای ئەوەیە چی لە چی بەرزترە و چۆن ئەوەی بەرزترە بەدەستی بێنن و لەبەرەوە پرسیارەکانیان دایما لە حدودی ئەو سیستەما دەسوڕێتەوە لەناو ئەو سیستەمایە کە ئێوە گوتارەکەی پێدەدەن و پرسیارەکانی ئەوان لەگەڵ وەڵامەکانی ئێوە هەردووکیان یەک سیستەم بەرەمیان دێن، هەر ئەو سیستەمە پرسیارەکان دادەنێوەرە و سیستەمەش وەڵامەکە دەداتەوە. ئەو بۆیە تۆ دەتوانی وەکو لەوانەکانی پێشووە کە دەڵێ من وەڵامی هەموو پرسیارێک دەدەمەوە، وەڵامی هەموو پرسیارێک بدەیتەوە. هۆکارەکەی ئەمەیە، ینی تۆ دەتوانی وەڵامی ئەو پرسیارانە بدەیتەوە کە جوابەکانت بەو پرسیارانە دیاری کراون و پرسیارەکانی ئەوانیش بە وەڵامەکانی تۆ دیاری کراون. گۆرگاس دەڵێ وەکو کەسێک ئاگای لەمە نەبێ کە ینی ئاگای لەوە نەبێ کە ینی ئەوەی پۆلس کردی لە ڕاستیا وەڵامدانەوەی پرسیارەکەی سکرات دەبوو. سکرات دەتەوێت چی بڵێیت؟ ینی نیازێکی دیارە نیازت باش نییە، ئەو وەڵامی دایتەوە وەڵامێکی جوانیشی دایتەوە ئیتر چی دەوێت لەوە زیاتر؟ سکرات دەڵێت دەمەوێت بڵێم ئەوەی ئەو وتی وەڵامی پرسیارەکەی خێرەفۆنە. گۆرگاسیش دەڵێ باشە بۆ خۆت پرسیارەکەی لێ ناکەی. یانی چی؟ یانی وەکو بڵێ خێرەفۆن نەیزانی بێ پرسیارەکەی لێ بکە، ئەڵێ تۆ بۆ خۆت پرسیارەکە ناکەی، بۆ پرسیارەکەتدا بەو بیکە، ئەو نازانێت پرسیارەکە بکە. خەتاکە خەتای پۆلس نییە، پۆلس وەڵامەکەی جوان داوەتەوە، بەڵام خێرەفۆن نەیزانەوە پرسیارەکە بکە. تەبەنەما هەوڵە بۆ ئەوەی کە پرسیارەکە بەو شێوەیە بکرێت کە جوابەکە دەیخوازێ، یانی ئەو کاتە جوابەکەمان ئێمە داناوە بۆ پرسیارەکە هیچ جوابەکە نیە، جوابەکە بۆ پرسیارەکەیە، یانی وەڵام پێش دەکەوێت بەسەر پرسیارەکە. ئەڵێ سکراتیش دەڵێ من پرسیارەکە دەکەم گەر خۆت ئامادەبی وەڵام بدەیتەوە، یانی ئەگەر خۆت بێتە ناو وەڵامدانەوە منیش لە تۆ پرسیارەکە دەکەم.
دەیەوێت سەبەب ئەمەشی پێ بڵێ بۆچی تۆ خۆت دەبێتە ناو پرسیار ئەویش دەڵێ تامان ئەمە جوابێکە هەر بەرامبەر جوابەکەی ئەو کە دەڵێ چۆن ئەو بەو دەڵێ لە ڕێگەی جوابەکەەوە خێرەفۆن پرسیارەکەی باش نەکردووە ئەمیش بەو دەڵێ پۆلس جوابەکەی باش نەداوەتەوە لەبەرەوە خۆت وەرە ناو وەڵامدانەوەی پرسیارەکەەوە تۆ وەڵامم بدەرەوە چونکە ئەو باش نازانێ وەڵام بداتەوە تاوانەوە وەڵامێکی زۆر زیرەکانایە بۆ ئەوەی کە ئەو کردیان ئەڵێ دوایەوە بەڵام ئەم سەبەبەکەی دیاری دەکا بەس ئەو سەبەبەکەی دیاری ناکە ئەو نایە سەبەبی ئەوە دیاریکە یعنی پێمان بڵێ بۆچی خێرەفۆن باش پرسیارەکەی نەکردو نەیزانیوە پرسیارەکە بکە ئەمە فەرقی تەمەن گۆلگاس و سوکراتە بەڵام سوکرات کاتێت دەڵێ خۆت وەرە ناو گفتوگۆکە بەو معنایی کە ئەو باش وەڵامی ئەو پرسیارە ناداتەوە وەڵامەکەی ئەو باش نییە سەبەبەکە دەڵێ ئەڵێ لەبەر ئەمە وەڵامەکەی ئەو من دەمەوێت تۆ وەڵام بدەیتەوە نەگەڵ چونکە ئەو نەیزانیوە وەڵامی پرسیارەکە بداتەوە سەبەبەکەی چییە کە نەیزانیوە ئێستا باسی دەکەم ئەڵێ لەو قسانەی کە پۆلس کردی ئەوم بۆ دەرکەت کە ئەو لە وتاربێژیدا لێ هاتووە نەک لە گفتوگۆدا ینی ئێمە هاتوین بۆ گفتوگۆ کە گفتوگۆش بوتمان پرسیارەکە پرسیاری چێیە بەڵام ئەو لە جاتی ئەوەی بکەوێتە ناو گفتوگۆ لەگەڵمان کەوتێتە وتاردان بۆمان گفتوگۆ لەگەڵمان وتاردان بۆمان ئەم دوو یعنی کە لە کاتێکا کە بە کوردی تابیری لێ دەکەی ئەم دوانە دەبێ بزانین کە جیاوازن گفتوگۆ لەگەڵ یەکە وتاردان بۆ یەکێکیان دوو جەمسەرە یەکێکیان یان یەکێکان دوانن پێکەوە یەکێکیان یەکێکە کە ئەم ئیشەکە دەکا ئەوی تر تەنها دەبێت ڕاوەستە ینی یەک کاراتەیە لە ناو وتارداندا من وتار بۆ کەسێک دەدەم بۆ کەسانێک دەدەم وتار دەدەم بەڵام گفتوگۆ دەکرێت کەسانێک لەگەڵ یەکا دەیکەن یعنی هەردووکیان لە کردنەکە بەشدارن لە وتاردانەکە یەک کەس وتار دەدا و ئەوانی تر گوێی لەدە وتار بۆ خەڵک دەدا بەڵام ئەمان گفتوگۆ لەگەڵ یەک دەکەن ناتوانین بڵێن گفتوگۆ بۆ یەک دەکەن کە گفتوگۆ بۆ یەک ناکرێت دوای ئەوە پۆلسیش پێی سێرە سوکرات وا قسە دەکا وەکو وابێ ئەمەی کە ئێستا ڕوو دەدا لە لایەوان شتێکی سەیر بێت تا ئێستا پێشتر ڕووی نەداوێت ئەوەیە گۆرگاس دەڵێ من خۆم داوا دەکەم پرسیارم لێ بکرێەوە ساڵهای ساڵە خەڵک پرسیار دەکاو تا ئێستا پرسیارێکی وام نەبینی کە من ڕاچڵەکێن و هەموو پرسیارانەی کردویانە ینی من بە ئاسایی جوابم داوەتەوە ینی بەو معنایە جوابەکە لە لای حازرە چونکە تۆ کاتە تووشی ڕاچڵەکین دەبی و دەوەستی کە ئەو پرسیارەی کرا تۆ کاتێ بیرن لە جوابەکان کردەوە کە لە لای خۆت هەن هیچ جوابێک لەو جوابانە نەبێ ئەو کاتە چی دەبی تووشی وا قورمان دەبی تووشی ئەوە دەبی کە ئەیتر ڕادەشڵەکی ئەو کاتەیتر بە جددی دەکەویتە ناو بیرکردنەوە دەتوێت ئەو پرسیارە وەڵام بیتەوە بەڵام ئەگەر پرسیارەکان بەو شێوەیە بوون کە وەڵامە حازرەکان وەڵامیان دەدەنەوە ئەو کاتە تۆ پێویستت بە بیرکردنەوە نیە هەر مەکینەیەکی هەر پرسیارەکە تۆ وەڵامێکرد لایە دەیڵێیت و تەواو ینی وەڵامەکانت وەکو وایە لەبەر کردی بێت ئەیتر ئەو کاتت پرسیارەکانیش لە دەوانەیە لە شێوازە هەندێک بگۆڕێن بەڵام تەمەن وەڵامەکانیش لە شێوازە هەندێک دەگۆڕێن بەڵام هەمان وەڵام پۆلس دەڵێ ئەو سوکرات بۆ وا دەڵێیت ینی بۆ دەڵێیت وەڵامەکەی وەڵام نەبوو وەڵامی پرسیارەکە نەبوو سوکراتیش تاوان یەکسەر هۆکارەکە دەڵێ یەکسەر پێت دەڵێ من لەکوێوە ئەمە دەڵێم یعنی یەکسەر بنەماکە کە حکومەکەی لەسەر داوە بنەماکەت بۆ دەڵێت پێ دەڵێت لەسەر ئەساسی ئەمە دەڵێم ئەمە وەڵامی ئەوە نیە ئەڵێ چونکە خێرەفۆن لی پرسیت ئەو هونەرەی کە گۆرگیاسەتی چییە ئەمە پرسیارەکەی کەچی تۆ دەستت کرد بە پیا هەڵدانی هونەرەکەی ئەو هونەرەکەی
وەکو ئەوەی کەسێک هونەرەکەی ئەوی بەکەم زانی بێت و تۆ بتەوێت وەڵامی ئەو بدەیتەوە. ئەوەش هیچ لەبارەی ئەوە ڕوون نەکردەوە کە هونەرەکەی ئەو چییە. طبعاً ئەمەی ئەم دوا سەی سوکراتە من وەردەگرم لێەوە دەست بە باسکردن درێژە بە باسەکە دەدەم باسی ئەوەی کە لەم پەرەگرافە ئێمە دەبێت باسی بکەین. ئەو دەڵێ سوکرات پێی دەڵێ تۆ هاتوویت بەرگری دەکەی وەکو ئەوەی کە کەسێک هجوومی کردبێتە سەر هونەرەکەی گۆرگیاز. ئەمە پێمان دەڵێ وتاربێژی لە ناو جۆرەك لە ململانەیە دەکرێت دەتوانێت وتاربێژی ینی دەبێ ململانەیەکە بێت دەبێت شتێکگە بێ هجوومی کرابێتە سەر بە خراپ زاندا بێت تا تۆ بێ بەرزی کەیتەوە ینی بەرز و هێنان و بردن بەرز و نزمکردنەوەیە کێ بڕکێیە وە لێرا دەکەوینە ناو کێ بڕکێەوە دەکەوینە ناو ئەوەی کێ دەتوانێت شتەکەی خۆی زاڵکە بەسەر ئەویترا ینی ئەلێرا دایمە لەو وتاربێژیە دوو تەرەف حزور پێیا دەکەن. تاوان کە دەڵێن دوو تەرەف حزور پێیا دەکەن ینی کەس دینەکان نا وەکو بڵێ ئەوە ناکە وتاربێژەکە هەیە و خەڵکێکی شەیە گوێی لێ دەگرێت ئەمە تەرەف نییە. وتاربێژێک هەیە بە شان و باڵی شتێکە هەڵدەدا وتاربێژێکی تریش هەیە ئەو شتە دێنێتە خوارەوە بە خراپ باشی دەکات و ئەم وێنای دەکێشێتەوە بە شتێکی کەم ئەم وێنای دەکات بە شتێکی گەورە و مەزن. دوو تەرەفەکە لە دوو شوێنی جیاوازن بە مانایەکی تر وتاربێژ کە وتار بۆ خەڵکی دەدا ئەو خەڵکە دەبێت لەگەڵ یابێت یعنی ئەو خەڵکی کە دێگوێ لە وتاربێژێک دەگرێت بە شێوەیەکی پێشینە ئەمانە لە تەرەفێکە ینی وا ڕێکەوتون کە لە یەک تەرەف بن و وتاربێژێکی تر دێت ئەم شتەی کە ئەمان بەرزی دەکەنەوە ئەو نزمی دەکاتەوە لەگەڵ ئەو جمهورەی کە لەگەڵ یایەتی قسەی بۆ دەکا ئەوانی چین تەرەفێکن ینی لێرەوە تەرەفەکان دروست دەبن و تەمەن ئەم ستراکچەرە ئەم دروستەیە کە ئەم توخمانە ڕێک دەخا پەیوەندی توخمەکان دروستەی وتاربێژی جیاوازە لە دروستەی گفتوگۆ ئەم دوانە لە یەکتر جیاوازن و ئەو توخمانەی ئەو کەسانەی ئەو لایەنانەی کە دەکەونە ناو گفتوگۆوە شتانێکی جیاوازن لەوانەی کە لە ناو وتاربێژیان و پەیوەندیەکەشیان جیاوازە. پەیوەندی وتاربێژ بەوانەی کە وتاریان بۆ دەدا جیاوازە لە پەیوەندی دوو کەس کە لە گفتوگۆدان. تابان پەیوەندی ئەو دوانەش بە بابەتەکەشیانەوە بە هەمان شێوە جیاوازە ینی دوو کەس لە گفتوگۆدان لەبارەی شتێکەوە لەگەڵ وتاربێژێک وتار دەدا لەبارەی هەمان شتەوە. پەیوەندی وتاربێژەکە لەگەڵ ئەو شتێک کە وتاری لەبارەوە دەدا لەگەڵ پەیوەندی ئەو دوانەی کە گفتوگۆ دەکەن لەبارەی ئەو شتەوە دوو پەیوەندی جیاوازە و لە هەمان کاتیشا پەیوەندی وتاربێژ و ئەو ئەوانەی وتاریان بۆ دەدا لەگەڵ پەیوەندی ئەو دوانەی کە پێکەوە گفتوگۆ دەکەن جیاوازە. چۆن جیاوازە بزانین؟ تەبان پەیوەندی ئەوانەی کە گفتوگۆ دەکەن پەیوەندی لەگەڵ یەک بوون ئەوانە دوانن بەڵام بابەتێک لە بەردەمیانە هەیە ڕۆشنی دەکەنەوە و ئەم بابەتە لەت نابێ بۆ دوو بابەت ینی بە دوو شێوەی جیاواز وێنا ناکرێتەوە یەکێکیان بە خراپ نیشانیدا ئەوی تریان بە چاک نیشانیدا ینی دوولەت ناکرێت لەت ناکرێت دابەش نابێت. بەڵام لای وتاربێژەکان کاتێک یەکێک دێ وەسفی بەشان و باڵی شتێکە هەڵدەدا ئەوە فەرز دەکا کە لە بەرامبەر ئەمە یەکێکی تر هەیە بە سەر و گوێلاکی ئەو شتا دێتە خوارێ یعنی کاتی ئێمە دەڵێن فلانە شت باشە و بەرزە و هەر ئەوە باشە و هەر ئاوا و ئاوا و ئاوا ئەگەر تۆ ئاوانە بیت و ئاوانەکەیت و ئەمانە دەڵێن ئەمانەی کە لە وتارەکانە تۆ دەیبینیت
لە بەرام ئەمە ئەوە فەرز دەکات کە یەکێکی تر هەیە بە پێچەوانەی ئەمەوە دەڵێ کەس نەچێ بەلای ئەو شتە ئاوایە ئەو شتە ئاوایە ئەو شتە ئاوایە یعنی بە شێوەیەکی تر وێنای دەکاتەوە یعنی یەکێک وەک شتێکی باش و گەورە و مەزن و فلان و فیسار وێنای دەکات بەڵام کە ئەمەی کرد حتمما لە بەرامبەر یا دەبێت شتێک گەبێ کە پێچەوانەی ئەمە بکات یعنی لێرە بابەتەکە دابەش دەبێت بۆ دوان بەڵام لێرە کاتێکە یەکی کە وتاربێژە قسە دەکات لەسەر بابەتەکە بەجیا قسەی لەسەر دەکات یعنی تۆ یەک وتاربێژت هەیە بەڵام لێرە بابەتەکە دابەش دەبێت بۆ دوو بابەت دوو هینی هەیە ینی بابەتەکە چاک و خراپی هەیە بەرز و نزمی هەیە یەکێک دەڵێ بەرزە یەکێک دەڵێ نزم و خراپە ینی هەر ئەوەی کە هەیە دەبێتە دوان بەڵام حتمما وتاربێژەکە لەسەر یەک دانیان قسە دەکات لە کاتی قسەکردنەکە لە گفتوگۆ فەرزەن کە ئێمە دەڵێن وتاربێژێک ئەم قسانە دەکا بەرامبەرێکی وەهمی دادەنێ دەبێ و بەرامبەر دوژمنە وەهمیە دانێکە و دوژمنە وەهمیە دێ ئەم شتە نزم دەکاتەوە ئەو ینی هێرشی دەکاتە سەر تا ئەم بێت چی بکە لە بەرامبەر یا ڕاوەستێ بەرگری لێ بکە ینی پەیوەندی وتاربێژ بە بابەتەکەیەوە بەرامبەرکردنەوەی بابەتەکەیەتی ینی لەگەڵ شتێکی تر لە دەرەوەی کە لە دەرەوەی و بەبێ ئەم بەرامبەرکردنەوەیە ئەو وینە ڕووناە ینی تۆ ئەگەر بەرامبەرێکی واقعیش نەبێ و کەسێک نەبێ ئەوەی وتبێ لە دەرەوە بڵێ ئەمە خراپە تۆ هەر دەبێت چی بکەیت ئەو وتاربێژە دەبێت خۆی دژمنێکی وەهمی دروستکە دژمنێکی وەهمی بۆ ئەو شتە دروستکە و دابەزێتە سەر دژمنەکە بۆ ئەوەی بتوانێت ئەمە چی بکە خۆی بە لایەنگری ئەم شتە بزانێەوە ئەم شتە سەرخات هەر لەبەر ئەوەیە ئەوەی کە ینی وتاربێژە ئایدۆلۆجیستەکان دائیمە پێویستیان بە شەیتانێک هەیە کە دەبێت دروستیکەن تاوەکو بتوانن قسە بکەن چونکە بەبێ بوونی ئەو دژمنە ئەو بەرامبەرکردنەوەیە ناتوانن قسە بکەن ناتوانن هیچ بڵێن ناتوانن وەسف بکەن تۆ بەبێ بەراوردکردنی شتێک بە شتێک ناتوانانی بڵێ ئەم شتە باشترە لەو ناتوانانی لەبەرەوە لێرە دایمە چی هەیە بەرامبەر شتێک دەبێت بەراورد پێی بە شتێک لە بەرامبەری شتێکەوە دانێ ینی بابەتەکە دایمە تۆ دەبێ وابەستەی کەی بە شتێکی ترەوە بەڵام ئەوانەی لە گفتوگۆدان بۆ ئەوەی ئەو شتە بابەتەکەیان بۆ ڕۆشن بێتەوە نایەن بیخەنە بەرامبەر شتێکی تر ینی بابەتەکەیان دوولەت ناکەن تووشی بەرامبەربوونەوەی ناکەن و یەک ناکەن بە دوان بابەتەکە بە نسبەتی ئەوان هەر یەکە بەڵام ئەم بابەتە تاریکە بەرەبەرە لە گفتوگۆکە چی دەبێت ڕۆشن دەبێتەوە نەک خراپ و چاکەکەی دەردەکەوێت ئەوەی کە نادیارە ئەوەی کە ونە بەرەبەرە لە گفتوگۆکە چی دەبێت ئاشکرا دەبێت بۆ کێ بۆ هەردووکیان هیچ کامیان لێرە نایە قەناعەت بەوی تر بێنێ لەسەر ئەمەی کە ئەمەیان چاکە و ئەوی تر قەناعەت بێ بەم بێنێ کە ئەمە خراپە یا ئەمە ئاوایە و ئاوانیە مۆزوعەکە لە ئاوابوون و ئاوانیە ئەمن بڵێم ئاوایە تۆش بڵێ ئاوایە بۆچی چونکە پرسیارەکە لە ئەسڵا پرسیاری چۆن نییە پرسیاری چییە گوتمان پرسیارەکە پرسیاری چۆن بوو ئەو جوابەکەش ئاوایە کە ئاوا شاتە پێشەوە چۆن چۆنیەتەکان جۆرا و جۆرن فرەن زۆرن ئەو کاتە چۆنیەتەکان دەبێت لە ڕێگەی بەرامبەر تەمەەن لێرە چۆنیەتەکە خۆی باز ناکرێت بە بەرامبەر بە چۆنیەتێکی تر باز دەکرێت بۆ وتاربێژی دێتە ناو چۆنیەتیەوە بۆ پرسیار بە چۆن دەکات چونکە ئەوەی کە ئێمە دەتوانین بیان خەینە ناو بەرامبەربوونەوە چین چۆنەکانن چۆنەکان جیاوازن چیەکان نین وە چیەکان ناتوانین بخەینە ناو بەراوردەوە فەرەزان ئێمە ناتوانین پرتەقاڵ و سێوێک کە دوو چیەتی جیاوازیان هەیە بیان خەینە ناو بەراوردەوە بڵێن کامیان فەرەزان میوەترە لەوی تریان ئەمە ناتوانین بڵێن میوەی بوونی ئەوان وەک میوە یەکە
دابەش نابێت هەردووکیان وەک یەک میوان بەڵام لە چۆنیەتیاچی جیاواز و لە چۆنیەتیا دەتوانین بەرامبەر بوونەوەکە دروست بکەین. جا لێرە من دەمەوێت شتانەکەیە ڕۆشنیکەم تاوان لە وتاربێژی وەکو ساحەی شەڕوایە، یعنی وتاربێژی دایمە لە ناو جەنگایە، وتاردان دایمە بۆ جەنگێکە، جەنگێکی شاراوە، جەنگێک بە زمان، بەڵام هەموو ئەو تەسەورانەی کە دروستی دەکا بەرامبەربوونەوە و ململانەیان تایە. تەمانە لێرە دەبێ ئێمە دووشت هەیە لە یەکی جاکەین. تاوان تەسەورێکی مۆدێرن هەیە لەبارەی ئەوەوە کە پێی وایە شتەکان دەبێ بیان خەینە ناو بەرامبەربوونەوە ئەوانە ئەو شتانە وجودیان نیە وە شتەکان بەهایان لە بەرامبەربوونەوە ئادەر دەکەوێت. شتێک لە بەرامبەر شتێکەوە نەبێ پێناسە ناکرێت وە شتەکە دەبێت بێت بەرامبەر بێتەوە لەگەڵ ئەوانی ترا ئینجا ئێمە دەتوانین پێناسێک بکەین. یاسە بۆ نمونە لە مەوزوعی هەویە لەناو عێراقا ئەم دەوڵەتێک کە ئێمە تایە دەژین بۆ ئەوەی ململانێ دروست بێت دەبێت چی؟ دەبێت سونە خۆی و ئەوێی وەکو سونە هەویە خۆی بەرز کاتەوە لە بەرامبەر چی ڕایگرێت؟ لە بەرامبەر شیعە ڕایگرێت. ئەی کوردی سونەیە ئەو نابێ هەویەی سونە بەرز کاتەوە بۆچی؟ چونکە کەویی سونەی بەرز کردەوە دەبێتە عەرەب لەگەڵ عەرەبە سونەکە دەبێتەوە بەیە. هەویەکی تری هەیە بەرزی دەکاتەوە چییە؟ هەویە کوردبوونەکەیەتی لە بەرامبەر هەویە مەزەبیەکە ڕای دەگرێت. بۆچی؟ بۆ ئەوەی ببێت هەبێتەویش. کەواتە ئەو شتانە بۆ ئەوەی هەبن دەبێت چی بن؟ دەبێت مخالفی ئەوە بن کە هەن، جابن لەوەی کە هەن وە جیاکاری دروست دەبێت لێرە نەک جیاوازی. ئەلێرە ئەم شتە خۆی جیا دەکاتەوە لەوی تر بۆ ئەوەی نەبێ بەوت، بۆ ئەوەی نەبێ بەو دەبێت چی بکە؟ دەبێت چۆنیەتێکی جیاواز بدا بەخۆی. هەر لێرەوەیە تەمانەم فکرەیە لە ئەساسا لە زانستی زمانەوە سەر هەڵدەدا دیسۆ سۆر باسی ئەوە دەکا کە دەنگە زمانیەکان خۆیان لە خۆیانە هیچ وجودێکیان ئەو دەنگانە کاتێ وجود پێیا دەکەن کە لەگەڵ دەنگەکانی ترا بەرامبەریان دەکەین وە وجودی ئەم دەنگانە بەسراوە بە بەرامبەرکردنەوەیان. ئەمە وکۆ وایە لە ڕەنگەکانە بڵین سوور لەوێەوە سوورە، یعنی وەک سوور هەیە کە زەرد و فلان و فیسار و ڕەنگەکانی ترنی لەبەر ئەوەی ئەوان نییە بۆیە ئەو هەیە، نەک لەبەر ئەوەی ئەو هەیە بۆیە ئەوان نییە. تەمانە مەوزوعات وەزێ ئاڵۆز و ورد و گرنگیشە. ئەمە تەبان باسی شتەکان دەکەین لە وتاربێژیا چۆنن و باسی شتەکان دەکەین لە گفتوگوها چۆنن. ئەوەی لە ناو گفتوگوها هەیە ئەو بابەتێک کە قسەی لەبارەوە دەکەین شتێکە لە خۆیان هەیە لەبەرەوە دەبێت لە خۆیان باسی کەیت و نابێت باسکردنەکەی ڕەبط بکەی بە هیچ شتێکی ترەوە، دەبێت دەری بێنی لە ناو ململانەکان خۆی تەنیا وەک ئەوەی کە هەیە چییە. ئەمە من وەک لە فۆرمەلەیە کاتینم کردووە دوو شێوازە لە باسکردنی مەوزوعی ناسنامە دەڵێن بۆ ئەوەی ئەلف بناسین ئەلف دەبێ ئەلف بێت، دەبێ ئەلف بێت نە ئەلف لەبەر ئەوەی ئەلفە، لەبەر ئەوەی خۆیەتی، لەبەر ئەوەی خۆی هەر ئەلفە و ئاوایە بۆیە باو جیم و دال و ئەوانە نییە، نەک لەبەر ئەوەی لە بەرامبەر ئەوانایە بۆیە ئەوە. یعنی چی؟ یعنی ئەلف لەبەر ئەوە ئەلف نییە کە جیم و دال و فلان و فیسار و ئەوانە نییە. ئەلف ئەگەر جیم و دال و ئەوانەش نەبێ هەر ئەلفە، بەڵام لەوی ترا دەڵێ ئەلف لەبەر ئەوەی ئەوانی تر نییە بۆیە هەیە. ڕەنگی سوور بۆیە هەیە چونکە ئەوانی تر نییە،
خۆی توانیوێتی جیا بکاتەوە لەوانی تر ئەوانە خۆی بەتەنیا چی نییە وجودی نییە کورد بۆیە هەیە فەرزەن لەو هاوکێشە ناسنامە لە عێراقا لەبەر ئەوە سوننە و شیعانیە بۆیە کورد هەیە نەک لەبەر کورد خۆی هەیە ئەگەر شیع ئەو سونەش نەبێ ئەو هەر خۆی لە خۆیان هەیە ئەلێرە فەرزەن وەکو وایە بڵێن بۆیە چاک هەیە چونکە خراپ هەیە ئەگەر خراپ نەبێت چاکیش وجودی نیە بۆ تاریکی هەیە چونکە ڕووناکی هەیە ئەگەر ڕووناکی یەکێکیان نەبێ ئەوە هیچ کامیان وجودیان نیە دەبێت یەکێک هەبێتە ئەوانێ تریش هەبن یعنی دەبێت لە بەرامبەربوونەوە لەگەڵ ئەوانی ترا تۆ وجود پەیا دەکەیت فەرزەن لە هەر شتێکی تر لەمانەی کە ئێمە دەبینین لە ململانەیە خۆی لە ناو ململانەیە جۆرێک لە وجود پەیا دەبێت بەس ئەم وجودە و وجودە ڕاستەقینەکەی شتەکە نییە ئەلێرای تر بەرزی و نزمی و زاڵی و بەزیوی دێتایەوە بەڵام ئەم شتە بەبێ ئەوەی بکەوێتە ناو یاریەکە چییە خۆی لە خۆیە هەیە ئەوەی دەکەوێتە ناو گفتوگۆ ئەوەیە ئێمە چۆن ئەو شتە لە خۆیە بزانین چییە نەک بە بەراوردی بە شتێکی تر بزانین چیکە چونکە بە بەراوردی بە شتێکی تر لە ڕاستە ئێمە نازانین چی ئێمە تەنها دەتوانین بڵێن باشترە لەو زیاترە لەو بەرزترە لەو جیایە لەو فلانە لەو بەس ئەمانە کە دەڵێن جیایە لەو فلانە بەرزترە لەو ئەوەیە لەو ئەم لەوەی کە بە قیاس بەوی تر دێڵێن هیچمان پێ ناڵێ لەبارەی شتەکە خۆیەوە چونکە ئێمە لێرا باسی چی دەکەین باسی ئەوە دەکەین ئەم چیترە لەوی تر باسی ئەوە ناکەین خۆی چییە یعنی دایما ئەوەی کە ئێمە پێی دەدەین لەبارەیەوە دەڵێن ناتوانین بەبێ ئەوەی کە ئەوی تر هەبێ و ئەوی تر بێنینە ناو باسەکەمانەوە قسە بکەین لەبەر ئەوە بۆ ئەوەی ئەم جۆرە لە قسە بکەین کە لەوتار بێژیا هەیە دایمە دەبێ ئەو شتێک قسەی لەسەر دەکەین دەبێ شتێکی تری بۆ بێنین تاوەکو بتوانین قسەکانمان لەبارەیەوە بکەین بۆ ئەوەی ئەو بەرامبەربوونەوە ڕوو بدا لەناو بەرامبەربوونەوەکە ئێمە ئیتر ئەوە دەڵێن ئەمەیان ئاوایە و ئاوایە و ئاوایە ئەمەیان ئاوایە و ئاوایە و ئاوایە عادەتەن ئەم ئاوابوونەش یەکێکیان دەکاتە خراپ یەکێکیان دەکاتە چاک ئەگەر ئەمە بە وردی لە ناو ئەو وتارانەی کە لە ڕۆشنبیران دەینووسن هەست دەکەم دەتوانن زۆر بە ئاسانی ئەمە بدۆزنەوە کە چۆن بەبێ بەرامبەرکردنەوە ئێمە ناتوانین قسە بکەین فەرزەن شتێک ڕوو دەدا ڕووداوێک ڕوو دەدا ئەم ڕووداوە کە ڕوو دەدا خەڵکی دێ دەیبەستێ بە دەسەڵاتەوە اینجا دەتوانێت بەرگری لێ بکات لە ئەسڵیشا مەوزوعەکە ئیتر ڕووداوەکە نییە یعنی ئەم کەسە بۆیە بەرگری لەمە دەکا بۆ بەرگریکردنی لەمە جایەتیکردنی ئەوی ترە یعنی خۆی مەوزوعەکە گەر نەکەوێتە ئەو شوێنە کە ڕەپت بێ بەوەوە ئەم شتە باز ناکات کە ئاواش بوو ئەم ڕووداوای ڕوودەدا لە خۆیان هیچ قیمەتێکی نییە لەبەرەوە قسەکردن لەسەر ئەم ڕووداوە هیچمان پێ ناڵێ لەبارەی ڕووداوەکە خۆیەوە ئەمەی قسەکردن لەسەر ئەم ڕووداوە شتێکمان پێ دەڵێت لەسەر ئەوەی کە ڕەپتمان کردووە بەم ڕووداوەوە نەک لەسەر ڕووداوەکە خۆی یعنی ئەگەر ئەم ڕەبتەکردنە نەبێت ئەم ڕەبتە بسێنەرەوە ئەم پەیوەستکردنە بسێنەرەوە قسەکردن نامێنێ بۆچی چونکە هەموو قسەکردنەکان چین سەرچاوە لە وتاربێژیەوە دەبن وتارە وەک گفتوگۆ نین لەبارەی ئەو شتەی کە هەیە بەڵام لە گفتوگۆوە ئەم شتە دەبێت دەربێنی لەناو ئەو دەوروبەرە لەناو ئەو ململانێنە بێنیت و ئیتر لێ ڕامێنی تاوەکو خۆی ئاشکرا دەکا بەبێ ئەوەی ئێمە پێویستمان بەوەی بێ شتێکی تر بێنین بۆ ئەوەی ئەمان بۆ ڕۆشن کاتەوە لە کاتێکە ئێمە کەکانمان بە شتێکی ترەوە ئەمان بۆ ڕۆشن ناکاتەوە یعنی من فەرزەن دەڵێم سوور بۆ سوورە تۆ دەڵێ لەبەرەوەی ڕەشنی ئەمە هیچ لەبارەی سوورەوە پێ نەوتووە تۆ لەبارەی ڕەشەوە شتت وتووە یعنی تۆ نەوتووە سوور ئەوەیە تۆ وتوتە ئەوە نییە نەک وتوتە ئەوەیە یعنی شتێکەیە لێت
وتوتە ئەمانەی کە ئاوان ئەمانە سوور نین ئێمە کەی جوابی ئەو پرسیارەیەکە من لێت دەپرسم ئەرێ ڕەنگی سوور بۆ سوورە ئەمە جوابی ئەم پرسیارە نییە ئەمە تۆیە ناوتە ئیلانا دەبێت ڕەبتی کەی بە ڕەنگەکانی ترەوە اینجا کە ڕەبتت کرد اینجا ئیتر قسەکردن دەست پێ دەکات ئەوە ئیتر هەر کەس دەتوانێت قسە بکات لەوێ بۆچی چونکە ئەو قاڵبانی کە هەنە و شتانی کە تۆ قسەی پێ دەکەی مەوزوعی بەراورد و مەوزوعی چاکە و خراپە و مەوزوع ئەمانە لە لای هەمومان بەردەوام حازرن بەردەوام ئێمە شتەکان پۆلێن دەکەین بە پێی مەساڵحی خۆمان شتێک بەرز دەکەینەوە شتێک نزم دەکەینەوە شتێک یعنی ئەمە وەسایلەکانی چی وتاربێژین وەسایلەکانی وتاربێژی بۆ دروستکردنی وتە بۆی وتەیەک لەبارەی شتێکەوە بڵێ ئەمانن ئەمە ئەساسانن بەڵام لە گفتوگوها ئەساسێکی تر هەیە وەفعلەن لەوێ تۆ دەبێ ئەو شتێک کە خراوەتە ناو ململانەوە لەگەڵ ئەوانی ترا تۆ دەبێت چی بکەیت دەبێت بێنیتە دەرێ یعنی کەواتە لە وتاربێژیە ئێمە پێویستمان بە چێ دایما پێویستمان بە دوو بابەتە دوو شتەیە دەبێت پێکەوە کۆیان کەین بیان خێنە ناو بەرامبەربوونەوە جا دەتوانین بدوێن لەبارەیانەوە بەڵام لە گفتوگوها پێویستمان بە ئەو شتە یەک شتە ناکرێ بە دووشت و لێرە بەرامبەربوونەوە دووز نابێ لەگەڵ بوون دروست دەبێت ئەو دوانێت کە لە گفتوگوان لەگەڵ یەکە لەگەڵ بابەتەکەیانە یعنی هەمووی لەگەڵ یەکە لەگەڵ ڕۆشن بوونەوەی بابەتەکان بەڵام ئەمەی کە لە وتاربێژیە لە بەرامبەربوونەوەیە ینی لەگەڵ شتێکە کە ئەو شتەی بەرامبەر کردوێتەوە لەگەڵ شتێکی ترا یعنی هەموو پەیوەندیەکان پەیوەندی نێوان ئەو دوانەی کە دایانخاتە بەرامبەر لە بەرامبەر کێبرکێ و بەرامبەربوونەوەن و هەم خۆشی کەوتووەتە ناو بەرامبەربوونەوە و بەرامبەربوونەوە لەگەڵ کێ لەگەڵ ئەو تەرەفەی تر کە دێت پێچەوانەی ئەمە قسە دەکات ئالێرەوە ئیتر هەموو جەنگەکان هەڵدەگیسێ ئالێرەوە ئەو مەیلە شەڕەنگێزیەی کە ئینسان هەیەتی فعلەن هێن دەکرێت فعال دەکرێت مەیل بۆ بەرامبەربوونەوە مەیل بۆ زاڵبوون و وتاربێژ بەم معنایە کە لێرە هەیە هەوڵ دەدا ئەو شتە بێنێ بەرامبەری کاتەوە لەگەڵ شتێکی ترا تاوەکو ئەم زاڵ کا بەسەر ئەوە زاڵیکە بڵێ باشترە لەوە بەهێزترە لەوە فڵانترە لەوە بۆ زاڵکردن چونکە ململانێکە بەرامبەربوونەوەکە بۆ چیە بۆ زاڵبوونە هەلێرەوە بزانم ئەوە ڕۆشن دەبێتەوە کە وتاربێژی لەسەر چ بنەمایەک دامەزراوە کاتێک ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە قسە دەکەین ئەگەر ئەمەمانزانی ئیتر دەزانین ئێمە لەو کاتێک کە قسە دەکەین کەوتونەتە ناو وتاربێژیەوە یا کەوتونەتە ناو گفتوگۆوە ئێمە لە ڕاستیا گفتوگۆ دەکەین یا خوتبە بۆ یەک دەدەین من خوتبە بۆ تۆ دەدەم و تۆش خوتبەکەی خۆت بۆ من دەدەیت بەبێ ئەوەی لێرە هیچ بیسمێکە بێت هیچ گفتوگۆیەک لە هەرا بێت هەلێرا پەیوەندی ئەم دوانە یەکێکیان دەوێت قسەکەی خۆی زاڵکا بەسەر ئەویترە بۆ ئەوەی ئەمە بکە پێویستی بە گوێگرتن نییە لەویتر چونکە ئەویتر دەڵێ ئەم شتە جۆرێک وێ نادەکێشێتەوە ئەو پێچەوانەکەی وێ نادەکێشێتەوە لەبەرەوە ئەو دەیەوێت وێنەکەی خۆی بێنێتە سەر شاشەکە بۆی سەر ناو باسەکە ناو خەیاڵ بۆەوەی ساقی کاتەوە ئەو شتە ئەوەیە ئەمی تریش دەیەوێت وێنەکەی خۆی بقاتە سەر ئەو شتە تاوەکو بڵێ ئەو شتە ئەوەیە یانی وتاربێژی خەریکی وێنەسازیش یە بۆ شتە و ئەو شتە لە خۆیە ئاشکرا ناکات فەرزان ئێمە پرسیار دەکەین شەیتان چییە تۆ دەڵێی شەیتانەوەیە مرۆڤ دەخەڵەتێنێ یعنی تۆ دەبێ لا نابێنی باسی خراپە و چاکە بکەیت جا دەتوانی باسی شەیتان بکەی و ئەو کاتەی تر تۆ بەرامبەر شەیتان ڕادەوەستی دەکەویتە ناو بەرامبەربوونەوە ئەی شەیتان لە خۆیە ئێمە چۆن بیناسین هەر دەبێ ئیلانا لێوە بیناسین کە بەرامبەری دەکەینەوە لەگەڵ شتێکی تر و ئێمە ڕۆژانە کە قسە دەکەین زۆر بە ئاشکرا دەتوانین یعنی ئەگەر ئەمەمان دەرک پێ کرد دەزانین
ئەو قسانەی کە لە دەیکەین دەکەوێت ئێمە وتار بێژانە قسە دەکەین یا دیالکتیکیانە قسە دەکەین. وە کاتێک ئێمە کەوتینە ناو ململانەوە و کەوتینە ناو بەرامبەر بوونەوە قسەکانمان هەمووی بوو بە وەسف و بوو بە پیاڵدان و بوو بە شتانە ئەوە ئێمە لە ناو وتاربێژی کاتێک قسەکانیشمان لەمە کەوتن کام وەسایلانە بەکاربێنین بۆ قسەکردن ئەو کاتی ئێمە لە ناو چی لە ناو گفتوگۆین. گفتوگۆ ئەو بوارەیە کە ئەو هەردوو تەرەف هەوڵ دەدەن ئەو شتە وەک ئەوەی کە هەیە لە ناو گفتوگۆکە دەرکەوێ و پێ بدەن. ئیتر ئەو شتە خراپە، چاکە، بەرزە، نزمە، هەرچی هەیە. ئەم خاسیەتانەی کە ئەم شتە ئێمە دەیان دەینە پاڵ ئەوە ئەم خاسیەتانەی لێدا دەمادرێت. یعنی تۆ بۆ ئەوە لێ ناکۆڵیتەوە بزانی ئەرێ خراپە یا باشە، بۆ ئەوە لێ دەکۆڵیتەوە بزانی هەر ئەسڵن چییە ئەمە؟ ئەمەی کە خراپە چییە؟ پرسیاری چیە دەمان باتە کوێ؟ ئەمەی کە ئێمە بە خراپی دەزانین بزانین چی ئەم شتە. دەڵێن فلانە چاکە ئەوەی ئێمە بە چاکی دەزانین بزانین چییە. لێرەوە ئیتر ئەو شتە ئێمە لە چیا دەدێنین؟ لەو ململانەیە دەری دێنین خۆی وەک خۆی حازر دەبێت و خۆی وەک خۆی ئاشکرا دەکات لە ناو ئەو گفتوگۆیە. لە بەرامبەربوونەوە وجودی ڕاستەقینەی شتەکە چی دەبێت؟ ون دەبێت. و ئەوەی کە لە بەرامبەربوونەوەکە دووز دەبێت چین؟ ئەوەی کە دەکەونە ناو بەرامبەربوونەوە ئەو وێنانن کە لە کاتی بەرامبەربوونەوە دووز دەبێت. یعنی وەکەوەی کە وتمە ئەو کاتە سوور هەتا نەیەتە ناو بەرامبەر ڕەنگەکانی کرد وجودی نییە. لە بەرامبەربوونەوە ئەو وجودەی کە وجودی ئەسڵی شتەکەیە چی دەبێت؟ نامێنێ وجودێکی تری بۆ دووز دەبێت کە ئیلانا بە وابەستە بە شتەکانی ترەوە دەتوانێت هەبێت ئەوەنە لە خۆیە وجودی نیە. تەمەنام تەسەورە ئەوەی کە بەرامبەربوونەوە دووز دەکات ئەمە وا بیر دەکاتەوە لە شتەکان کە شتەکان لە بەرامبەربوونەوە دەرتێنان چین وجودیان نامێنین. ئەمە وەکو ئەو یاریزانە وایە کاتێک کە بەرامبەرێک نییە یاری لەگەڵ کاو گەیشتووەتە ئەوەی کە ئیتر کەس ناتوانێت لە بەرامبەریا یاری بکە ئەمە چین بۆ ئەم چییە؟ بۆ ئەم خراپە، ئەم وجودی نامێنە ئیتر. بۆچی؟ چونکە لە یاریەکە هەر لە ئەساسەوە دەکرێتە دەرێ و یاریەکە دەمێنێتەوە بۆ ئەوانی کە دەتوانن لەگەڵ یەکا یاری بکەن. ئەی لە کاتێکە ئەمە گەر باسیین کەیت باشترینیانە، بەڵام یانی ئەمە لە هەموو ئەوانەی کە هەیە باشترە لە یاریەکە کەچی ئەمە چی بووە؟ ئەمە وجودی نییە. کەواتە ئەوە تۆ باشترین بی ئەگەر لە خۆتە باشترین بی هیچ قیمەتێکی نییە ئەگەر بێت و نەچیتە ناو یاریەکەوە، ئەگەر نەکەویتە ناو بەرامبەربوونەوەکەوە. کەواتە وای وجود دەدا بە تۆ چییە؟ بەرامبەربوونەوە و کێبرکێ و ململانەیە. و ئێمە لە ناو ململانەکانە هەین. فەقیر فەرەزەن بە بەراورد لەگەڵ دەوڵەمەند هەیە. ئەگەر ئەم بەراوردە نەکەین تەمەنەم بەراوردە زۆر دەڕوا. فەرەزەن ئەگەر فەقیرەکە لە خۆیان فەقیر نییە، فەقیرەکە وەیە بە نسبەت ئەوی ترەوە ئەم نسبی گەراییەشە لێرەوە دووزێ بە نسبەت ئەوی ترەوە فەقیرە. ئەوەنا ئەمەی کە ئێمە دەڵێن فەقیرە بە نسبەت ئەوە دەکرێت بە نسبەت یەکێکی ترەوە ئەمە دەوڵەمەند بێت. ئەلێرە هەموو شتێک لەناو ئەو پەیوەندیە بوونی هەیە. ئەگەر پەیوەندی نەما ئەو شتانە وجودیان نامێنی. بەڵام شتەکان وجودێکی ڕاستەقینەیان هەیە بەبێ ئەوەی بکەونە ناو ململانەوە، بەبێ ئەوەی بەهای خۆیان و وجودی خۆیان لە یەکتری وەرگرن، خۆیان بەسەر بەخۆ هەن، چونکە ئەگەر بەسەر بەخۆ نەبن لە ڕاستیان ناتوانن بەرامبەر ببن. بەڵام ئەو تەسەورەی کە لە بەرامبەربوونەوە ئەتەنا شتەکان دەبینێ نەفی ئەو وجودە ڕاستەقینەیە ئەو شتانە دەکاتەوە. لەبەرەوە لە ناو ململانەیە وجودی ڕاستەقینەی شتەکان ون دەبێت و ئەوەی دێتە ناو ململانەکانەوە هەموو وێنەکان و سێبەرەکان و ئەوانەی کە بوونی ڕاستەقینەی ئەو شتە نین.
وابزانم ئەوە ڕۆشن بوویەوە کە وتارسازی چۆن مامەڵە لەگەڵ وتاربێژی چۆن مامەڵە لەگەڵ بابەتەکەیان دەکا و گفتوگۆ چۆن مامەڵە لەگەڵ بابەتەکەیان دەکا و ئەو بابەتەی گفتوگۆ بە پرسیاری چییە دەیەوێت ڕۆشنی کاتەوە چییە و ئەوەی کە بە پرسیاری چۆن وتاربێژی دەیەوێت ڕوونی کاتەوە چی ئەو شتەیە